بالسياسة كمان بالحالة العسكرية كمان لأن في مشكلة. لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا بەهۆی بەرگریکردنمان لە دیموکراسی و مرۆڤایەتی دەستکەوتی گەورەمان بەدەستهێناوە و توانیمانە پەیوەندی دیبلۆماتی لەگەڵ چەندین وڵاتی جیهاندا دروست بکەین و بەشێکی زۆری وڵاتانەش مانەوەی ئیداری خۆسەری ڕۆژاوایان بە پێویست داناوە و ڕایانگەیاندووە کە دەبێت قبوڵی بکەین. گەلی کورد لە پێناوی یەکریزی نەتەوەییدا خەبات دەکا و خەباتی ئێمەش بۆ بەدیهێنانی ئەو ئامانجەیە و تا ئێستا چەندین دیدار و کۆبوونەوەی لایەنە کوردیەکان ئەنجام دراون کە ئەرێنی و سوود بەخش بوون. ناحەزان چەندین پلانیان بۆ لێدانی یەکێتی نەتەوەی کورداناوە و هەنگاوەکەی ئەنجومەنی نیشتیمانی کوردیش بەکردنەوەی نووسنگەکانی هەنگاوێکی باشە و هیوای بەردەوام بۆ دەخوازی. ولا بجرابلس ولا بعفرين ولا بسرقان. مخططات شاملة كبيرة مو بس بسوريا بالعراق كمان بليبيا كمان.